و گفتوگۆی زیاتر لەبارەی هەڵوێستی عێراق لە بەرامبەر گۆڕانکاریەکانی سووریا بکەین لەگەڵ میوانمان یاسین عەزیز شرۆڤەکاری سیاسی کە میوانی کوردستان 24 بەخێر هاتن تەکەین یاسین سپاس. هەڵوێستی عێراق لە بەرامبەر گۆڕانکاریەکانی سووریا لە ئێستا ئەبێت چی بێت؟ ئەبوایە چی بکردایە کە نەی کردووە و چی کردووە کە نە ئەبوایە بیکردایە؟ بەیانی باش خەند سپاس لە بۆ جەنابەت ڕێز و سڵاو بۆ بینەرانی کوردستان 24. هەڵوێستی فەرمی عێراق تا ئێستا باشە و پێشترش تا حەدێکی چاک باش بوو، تەنها لە ڕۆژانی کۆتایی پێش ڕوخانی ڕژێمی بەشار ئەسەد تۆزێک حەماسەت و توندیمان پێوە دیت لەلایەن چ بەرپرسانی حکومی و چ بەرپرسانی حیزبی کە با بڵێن هەژمونیان هەیە دەسەڵاتیان هەیە لە عێراق. بەڵام کە ئێستا ڕژێمی بەشار ڕوخا ڕژێمێکی نوێ یان سیستمێکی سیاسی نوێ چاوەڕوان دەکرێت تا ئێستا ئەویش هەڕوون نییە لە سووریا بارودۆخی سیاسی چۆن دەبیان وەزع سووریا چۆن دەبێت. پێم وایە کە عێراق کە هاوبەشی زۆرمان هەیە لەگەڵ سووریایی بە تایبەتی سنوورێک کە نزیک 600 کیلۆمەترە لەگەڵ سووریا هەمانە پێم وایە کە زیاتر ژیرانە و حەکیمانە بیر بکرێتەوە لە مامەڵەکردن چکەمە بەرژەوەندی هاوبەشی دیسان زۆرمان هەیە لەگەڵ سووریا چ لەلایەنی مێژووی چ لایەنی ڕۆشنبیری چ لایەنی کەلتوری هەتا ئەوەی کە دۆخی سووریا یان پێکاتەی سووریا زۆر نزیکە لە پێکاتی عێراق چەند لایەنێکی چەند با بڵێن نەتەوەی تێدایە چەند دینێکی تێدایە جودا جودا. پێم وایە کە ئەوانە وا دەکەن کە عێراق وەکو باسم کرد بەلایانی کەم جارێ زۆر پەلە نەکات لە حکومدان لەسەر وەزعی نوێ سووریا. کەواتەوە دروستە کە ئێستا عێراق بێدەنگی هەڵبژاردووە، یعنی بێدەنجەکە چاوەڕێ دەکە بزانین چ ڕوو دەدا. ئەمە پێم وایە کە خەڵکێکی زۆر ئەو لایانی سیاسی و هەتا لایانی چەند گروپی چەکدار دیارە ئەوە چی باشیان پێکرد لە مەسەلەی ڕوخانی ڕژێمی بەشار ئەسەد. پێم وایە ئەوان زیاتر دوارکردن هەرچەند ئەمن لە بەداخەوە لە کە تەمەشاییان هەتا کە دەردەچی لە هەندێک کەناڵی عێراقی کە سەربەلایانی سیاسیم تا ئێستا دیارە ئەو دەرس و ئەزمونەی کە لە سووریا بۆ هێشتان بە تەواوی وەریان نەگرتیە. بەڵام پێم وایە کە هەڵوێستی ئەوە لە ئێمە هەڵوێستی فەرمی حکوومەتی عێراق ئەوە مەرجەکە پێم باشە هێمن بێ، پێم باشە لەسەرخۆ بێ، پێم باشە بتوانی کە مامەڵە لەگەر بۆ بارودۆخی تازەی سووریا کە ئێستا دروست بۆ کە دروستیش دەبی هێشتان زووە لە بۆ ئەوەی کە بڕیاری کۆتایی بدرێت لە مامەڵەکردن. باشە ئەگەر مەترسیەک هەبێت لەسەر عێراق ئەو مەترسیە چییە؟ ئەنە مەترسیەک کە باز دەکرێت لەسەر عێراق ئەگەری بوونی گروپی چەکدار لە ناو سووریا گروپی با بڵێن توندڕە و لە ناو سووریای کە دیارە خەڵکانێک لە عێراق شەرنی هەموو عێراق ینی ئەوانە کە پێیان وایە کە ئەو مەترسی هەیە. عێراق پێش ڕوخانی بەشاریش لەو ڕووداوانەی کە ڕوویدا پاش حەلەب دیارە تونند و تۆڵێکی باشی سنوورەکانی کردووە تایبەتی سنوورانەی لەگەڵ سووریا هەیە کەمەش پێم وایە ئەوە تێکەڵ نەبوونی عێراق لەو بارودۆخەیان دەستێوەردەدانی عێراق لەو بارودۆخەی کە هەبوو لە سووریا ئەو شتێکی چاک بوو لەلایەنی فەرمی باسم کرد هەرچەندە دەستێوەردانی عێراقی لایەن چەند گروپێک و چەند لایەنێک هەر هەبووە لە سووریای. بەڵام ئێمە ئەو ترسەمان کە خەڵکە درستی کردووە پێم وانی ئەو ترسە زۆرە هەبی. ئەگەر ترسێک هەبی لەسەر ئەمن پێم وایە لەسەر هەموو عێراق نییە، لەسەر پرۆژەیەکی سیاسی بەشێک لەلایەنە سیاسیان و گروپە چەکدارەکانی عێراق هەیە. بەڵام وەکو هەموو عێراقم پێم وانێ کە نا ئەو دەسەڵاتی تازە لە سووریای دروست دەبیت. کاتە ترس لەسەر حکوومەتەکەی عێراق نییە وەکو حکوومەت ترس لەسەر ئەو گروپە چەکدارانەیە کە لایەنگری هەندێک وڵاتی دراوسێ. پرۆژەیەکی لە ناوچەکە ئەو پرۆژەیە ترسی لەسەرەوە و حکوومەتی عێراق ئەتوانێت چی بکات بۆ ئەوەی کە ئەو پرۆژەیە نەگاتە ئەو حاڵەتە بەترسیدارە؟ ئایا حکوومەتی عێراق ئەو توانایی هەیە لە بەرامبەر ئەو گروپە چەکدارانە بۆستێت؟ کە توانە تا ئێستا توانایی نەبووە. بەڵام کە ئیرادەیەکیان کە بوونێکیان حەزێک لەلایەن دەسەڵاتدارانی عێراق بە تایبەتی مەسەڵەن سەرکردایەتی حکوومەتی عێراق پێم وایە هەیە تا عێراق تێک نەچێیان تا عێراق نەبێتە قوربانی ئەو پرۆژەیە لەو ناوچەیە. بەڵام تا چەند دەتوانی ئەو تا ئێستا وەکو باسم کرێ نەیتوانیوە چکە تا ئێستا مەسەڵەن گروپی چەکدارمان هەیە خۆی بەهێزتر دەزانی لە حکوومەت و لە دەوڵەت و هەتا لە هێزە چەکدارە ڕسمیەکانی عێراق. بۆیە پێم وایە کە حکوومەتی عێراقی و هەتا لایەنە سیاسیەکان لە حکوومەتی عێراق تێکچوو یەکەم جار لەو لایەنە سیاسیانە تێک دەچی کە ئێستاش لە ناو ئەو پرۆژە ناوچەییان کە هەبووە لە پێش ڕوخانی بەشاریش مەسەڵەن
لێ پێم وایە کە حکوومەتی عێراقی دەبی وەکو باسم کرد ژیرانەتر عاقلانەتر دیارە لە ناوبردننی ئەو لاوازکردنی ئەو پرۆژەیە لە هەموو ناوچەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست شتێکی دروستە و شتێکی ڕاستە و شتێکی واقعی و جددیە. باش کاگیاسین ئێستا ئەوەی کە گرنگە عێراق هەوڵی ئەوە ئەدات کە پەیوەندیەکانی لەگەڵ ئەم حکوومەتە نوێی سووریاش هەبێت لە کاتێکدا محەممەد شەرع داوای ئەو فەرماندە سەربازیانە ئەکات و هەر کەسە دەستی لە ئاڵۆزی سووریا هەبووە و دۆخی جەنگی هێناوەتە پێشەوە لە کاتێکدا ئەزانین دەنگۆی ئەوە هەیە بەشێک لە فەرماندەکان و سەرۆکی دەستگا ئەمنیەکانی سووریا هات بێتنە عێراقەوە عێراق بێت چۆن مامەڵە بکات ئایا ئەمانە ڕادەستەکاتەوە ئایا خۆی ئەگونجێنە لەگەڵ حکوومەتە نوێەکەی محەممەد شەرع ئایا هیچ هاوکاری و پەیوەندیەک لە نێوانیان ئەبێت یاکو هەروە بە بێدەنگی ئەمێنێتەوە و تووشی ئاڵۆزی زیاتر ئەبێت بۆ هۆیەوە خۆی دەوڵەتان لەگەڵ واقع مامەڵە دەکەن سۆباخان ئەم پێم وایە عێراق کەوەکو باسم کرد سنوورێکی دوورگەش بێزگە لەو سنوورە بەرژێوەندێکە ئەمنیەکان و حتا ئابوووریەکان بە پێمان کرد کە پێشتر کاتی کە بارودۆخەکان باش بوون یەک لە لەوانەی کە عێراق نەوتی لە ڕێیان دەناردە دەرەوە سووریا بوو لە ڕێی تەرتوس مەسەلەن بۆ ڕێکی نەوتی عێراقی لە بەناو سووریا دەچوو نەوتی عێراقی دەفرۆشت کە ئەوەش زۆر گرنگە بۆ عێراق پێم وایە ئەو بەرژەوەندی هاوبەشانەی نێوان دوو دەوڵەت وەکو عێراق و سووریا گەورەتر لەوانەیە کە بەلایانی عاتفی مامەڵەی لەگە بکرێت عێراقش بەو زۆرە بیر دەکاتەوە کە ئەو بەرژەوەندیانە بپارێزی هەرچەندە وەکو باسم کرد بۆ لایەنێک یان هەندێک لایەن لە عێراق سەخت بێ ئەو مەسەلەیە ئەوە دەبێت بۆ پێم وانییە عێراق وها بە ئاسانی ئەو کەسانی کە گومان هەیە هاتبوونەتە عێراق بە تایبەتی ئەوانەی کە تێوەگڵاون لە ئازاردانی خەڵکی سووریا لە کوشتن و لە قەتڵ و عامکردنی خەڵکی سووریا ئەوها بە ئاسانی ئەو کە دیسان حکوومەتی عێراقی لەژێر فشارێکی زۆر دەبی چ ناوچەی و چ لە ناوخۆی کەواتەبا لە ڕووی ناوچەیەکە پرسیار بکەم ئێستا لە بینی دوو بەرداشە لە بینی تورکیا و لە بینی ئێران هەردووکیشی دوو وڵاتن کە پێکەوە لەگەڵ عێراق بەرژەوەندیان هەیە و عێراق لە دۆخێکایە ناتوانە بە هیچ لایەک نە بڵێت نە بە تورکیا و نە بە ئێران هەردوو لاکەش جیاوازن بە تایبەتی بە ئێران بە تایبەتی بە ئێران ئەبێ چۆن مامەڵە بکات و ئایا عێراق ئێستا لە دۆخێکی محرجایە لەو ڕوەوە خۆی عێراق وەکو باسم کرد تا ئێستا ئێمە دەبێت چاوەڕێکن تا نزیک ساڵێک تا بارودۆخکە لە سووریا ئاسایی دەبێتەوە بە ئاسانی نابی پاش حکمی و دەسەڵاتی خانەوادەیەک یان حزبێک زیاتر لە 50 ساڵ ئەوها بە ئاسانی ئاسایی نابێتەوە بارودۆخی سووریا لەبوونی وەکو باسم کرد چەند ناوچەی لە سووریا چەند دەسەڵاتی لە سووریا ئەم پێم وایە کە عێراق خۆی ئامادە بکە بۆ قۆناغێکی تر قۆناغێکی ئەرێنی لە مامەڵەکردن لەگەر دەسەڵاتی نوێی سووریا خۆی نەخاتە بەشێک هەروەکو پێشتر وابوو پێش ڕوخانی بەشار نەبێتە بەشێک لەو ململانەی لە ناو سووریا هەیە و پێم وایە ئەگەر بتوانێ و ئەگەر لە حکوومەتی با بڵێن عێراق بگەڕێن پێم وایە حکوومەتی عێراق ئەو جۆرە بۆچوونەی هەیە ئەگەر لایەنە سیاسیەکان لێ بگەڕێن باشە پرسێکی تر هەیە ئەویش پرسی حزبی بەعس کە ئەمە ئیتر دووە قۆناغەکان یاخود پچڕانی پەتی تەواوی ئەفکاری حزبی بەعس وەکو مانەوەی حزبی بەعس وەکو ئەفکارەکەی ناڵێم لە بەرەوەی کە ڕەنگە دایمە باس لەوە بکرێت کە لێرە و لەوێ حزبی بەعس هێشتا خەڵکانێک هەبن کە ئینتیمایان بۆ هەیە بە تایبەتیوانی کە لە سووریا بوون لە عێراقیش هەمان ڕژێم بەو شێوەیە هەبوو کە پەیڕەوی حزبی بەعسیە کرد کە ئیتر ئێستا ئەتوانین بڵێن کلکی تەواوی ئەو حزبانەی کە پەیوەستە بە دیکتاتۆریەت و تۆتالی بوون و تەواوی ئەم بابەتانە نەمانی ئەم حزبی بەعسە تا چەند کاریگەریە خاتە سەر ئەو کەسانی کە لە حزبی بەعسا بوونە لە عێراق چۆن کۆتایی پێ هاتووە؟ نەخێر تا ئێستاش تا بە شاریش مابوو تا ئێستاشە من زۆر ئاگادار بوو کە ماوەی چاک لە سووریای بووم زۆربەی سەرکردایەتیان ئەوانەی لە ئەنجیری حزبی باسی عێراق بوون هەر لە سووریا مابوونەوە هەرچەندە دەشیانزانی کە سووریا پەیوەندی زۆر باش و استراتیژی هەیە لەگەر دوژمنانی پێشووتری حزبی باسی عێراق پێم وانیەوە بە ئاسانی ئەو کارە ببی بەڵام وەکو جەنابەت باس کرد ینی هەژمونی یا بوونی حزبێکی دەسەڵاتی دابلوسێنەری مرکزیەتیش توندی وەکو حزبی باس ئەو پێم وایە کە لە سووریا نەما ئەوها بە ئاسانی زیندوو نابێتەوە یعنی ئەوانەی ئێستاش کە باسی بەعس دەکەنەوە بکەن زیاتر لە وەکو کاردانەوەیەک لە خراپی پرۆسی سیاسیە چ لە عێراق و هیوادارم ئەو وێنەیە دووبارە نەبێتەوە یان ئەو ڕایە دووبارە نەبێتەوە پاش نەمانی
با بڵێن دەسەڵاتی حیزبی بەعس لە سووریا و دەسەڵاتێکی وا دەسەڵاتێکی مەسەلەن با بڵێن شارستانی سەر هەڵدانەوەی ئەو حیزبا وەکو خەونێک و لەبار برا. بەڵێ پاش 2023 زۆر کەس باسییان دەکرد کە لە عێراق و پاش زیاتر لە 20 ساڵ پێم وانە ئەو ساڵیش کە لە سوورات پێم وایە کە ئیرادێکی دەولیشیە تازە ئەو حیزبە دروست نەبێتەوە و زیندی و نەبێتەوە لەو ناوچەیە. بەڵێ ئێمە سپاس دەکەین یاسین عەزیز شۆڕەکاری سیاسی تایبەت بە دۆخی عێراق لە دوای ڕوخانی ڕژێمی بەشار ئەسەد گفتوگۆمان کرد. سپاس بۆ ئامادەبوون. زۆر سپاس لە جەنابەت.